The scientific committee had worked on an exciting scientific program with 17 الجينات كما تفعلها نمونة إن العراق غني بالعقول والأفكار. کۆمەڵێکی تریش هەیە کە بە گیانێکی لە خۆبردوو تەحەداوە چالاکی ئەنجام دەدەن. ئەمانە گروپێکن کە هەرچەند بەشدار دەبین لەم کۆنفرانسەدا واری پزیشکی پێست و جوانکاری دەخلێتە ڕوو بۆ سوودمەندبوون و پێشخستنی ئەم بەشە گرنگەی بواری ئەرکە پیرۆزە هەستاون. دەستخۆشی لە هەموو ئەو بەڕێزانە دەخستنەوەی کۆنفرانس و کۆڕووی بەردەوام هەیە بۆ ئەوەی هەموو ئەو زانیاریانەی، هەموو ئەو تەکنۆلۆژیە تازانەی، هەموو ئەو دەرمانە تازانەی کە لە جیهاندا ڕۆژ بە ڕۆژ دروست دەبن بە ئاشنابین پێیان و پزیشک دەبێت هەم لە ناوەوەی وڵات هەم لە دەرەوەی وڵات خۆی تازە بکاتەوە. بەڕێزان، ئێمە لە ساڵی 2000